عزیزان خۆشەویستان ئیمشۆکە لە بەرواری دەی 12/2019 دەمانەوێ نەوارەچی یادگاری ساز بکەین بۆ برای خۆشەویستمان کاکە حەمە موبایلی خۆشەویست. هیوادارم ئەو نەوارەی بەدڵ بێت و دیارە ئەم شەو لەسەر ئامێری ئۆرێک مامۆستای خۆشەویست کاکە زانیاری کوردی ئەم شەو بەشداریمان لەگەڵ دەکا لەگەڵ دەنجی برای بتوچێ مولایەکتان هیمدا چاوڕەش. دیارە کاکە حەمەی موبایلی خۆشەویست پێشکەش دەکا بۆ برادەرە خۆشەویستانەی کاکە حەمە موبایل، کاکە هەڵۆی موبایل و کاکە ڕێبەن موبایل، دانە موبایلی خۆشەویست، کاکە بەگزات هەلاق، کاکە حەمیدی مەحرەس، کاکە ڕێبین شوانی خۆشەویست و کاکە حەمەی خۆشەویست، کاکە هەڵۆی موبایل یاخۆ بەخێر بێن. دیارە وێنەگری خۆشەویست بە تایبەتی خۆشەویستی خۆم کاکە هەڵمەتمەتچی خۆشەویست دیارە ئەم شەو بەشدارە زۆر زۆر سپاسی دەکەین. ئێستاش بە چەند گۆرانێکی عاتفی و دڵداری فەرمی. هەرچەندە کەمی لە یادت کەم بۆم ناکرێ و هەرچەندی دەکەمی لە یادت کەم وەڵە بۆم ناکرێ نوری چاوانم بەی نوری چاوانم. دەبگەڕێ یارو گیان چیتر بەرگەیە و هەموو گریە و نازت ناگرم ناگرم. دەبگەڕێ یارو گیان چیتر بەرگەیە و هەموو گریە و نازت ناگرم. بە تەنیایی جمهێڵە حەمە گیان ئەخ بە تەنیایی جمهێڵە پێشکەشە بە کاکە حەمەی موبایل هیوادارم بەدڵی بێت.
زانیار عزيزك يا ايام كذا يلي مشياو بيات درويوزنك يا ماما وادي وادي خفايا وادي عزيزك يا ايام كذا يلي مشياو بيات درويوزنك يا ماما وادي وادي خفايا وادي صولي يا بدنا يا قريم بفير مسيك بلاي تنيم وادي وادي خفايا وادي صولي يا بدنا يا قريم بفير مسيك بلاي تنيم وادي وادي خفايا وادي شبكة حمل موبايل بجي عمري في ربابي شوقني يا بدنا يا قريم هرت صندك يا بركة يا ماما وادي وادي خفايا وادي شوني يا بدنا يا قريم فكر لي يا طلع يا كمان وادي وادي خفايا وادي قريم مزيز قريم بوتسا ولا كميت ستايم قريم مزيز قريم بوتسا ولا كميت ستايم هاتو زاريك بزايد بيك بمني يزايا رودا يا بدايار هاتو زاريك بزايا يدي بمني يزايا رودا يا بدايار
بچووکێک بۆی بێدایە باب فێرە بەڵام پڕام کردی بچووکێک بۆی بێدایە باب فێرە بەڵام پڕام کردوی نەمامێک بۆی بێباغەوە بەخوێنم پار وەردەم کردوی نەمامێک بۆی بێباغەوە بەخوێنم پار وەردەم کردوی گریام مەزیز گریام بۆ چاوانەوان کەمێک سوتام گریام مەزیز گریام بۆ چاوانەوان کەمێک سوتام هاتۆ جارێک بەزایدێ بەم نێژانیا ڕوودار بەدەمار هاتۆ جارێک بەزایدێ بەم نێژانیا